بەخشین لە بەخشینەکانی بەردەوامە، ئەم جارە بە سپۆنسەری گروپی کۆمپانیەکانی قەیوان 150 کارتۆن خۆراک و پێداویستی جەژن و بڕی 50,000 دینار درا بە هەر خێزانێک کە ناویان لە دەستگای خێرخوازی بەخشین تۆمارە. بەرپرسی دەستگاکە دەڵێت سوپاسی قەیوان دەکەن کە لەم دۆخەدا هەژارانیان بەسەر کردەوە و بەخشینیش بوو بە ئەڵقەی بەیەکگەیاندنی ئەوان و هەژاران. ئێمە پرۆژەیەکمان ڕاگەیان پرۆژەی سەبەتی خۆراک کاسەی جەژن بۆ جەژنی ڕەمەزانی بۆ جەژنی قوربانی پیرۆز بۆ ئەو ماڵانەی کەوا هەژار و کەم دەرامەتن. سوپاس بۆ خوای گەورە تا ئەم دقەیە قساکەین 2675 ماڵمان دابش کردووە، واتە 2675 ماڵ لە ئێمە سوودمەند بۆ کاسەی جەژن. ئەم ڕۆژ بە خۆشحاڵیەوە ئەم بەڕێزانە کە لێرن کۆمپانیای قەیوانن لە ڕێگەی ئەوانەوە توانیمانە 150 ماڵی خانەوادەی هەتیوبار ئەوەی کە منداڵی بێباوکی هەیە ئەم 150 ماڵە یەکی بە کارتۆنێ خواردن و مریشک و یەکی بە بڕێ 50,000 دینار یارمەتیان وەرگرتووە. ئێستا خەریکین دابەشیەکەین و ئەوانیش سوپاسیانەکەین کە بەدەممانەوەیەن و یاخود خۆیان ئاگادارمانەکەنەوە و عادەتیشان وایە لێ دوانشتنایەن ئەڵێن ئێمە تەنها لیلا و فیلا شتەکان تەوزیعەکەین و پێویستمان بە لێدوان نیە و تەنها داوای دوعای خێران هەیە لە مسلمانە. تەنیا لە ماوەی 2 هەفتەی ڕابردوو 2675 کارتۆن خۆراک لە ڕێگای بەخشینەوە بەسەر هەژاراندا دابش کراوە. 1000 ماڵی دیکەش چلو بەرگی جەژنیان بۆ دابین کراوە. لە ساتەوەختی بڵاوبوونەوەی کۆڕۆناش تاوەکو ئێستا 14,000 خێزان سوودمەند بوون. هاوڵاتیانیش داوا لە خێرخوازان دەکەن لەم سەردەمی خەیرانی دارایی و نەبوونیەدا دەستی هاوکاریەکانیان فراوانتر بکەن. دیارە ئەمەش بە هاوکاری خێرخوازانە کە لێرەوە دەستخۆشی لە هەموو خێرخوازانی دەرەوە و ناوەوەی هەرێمی کوردستانەکەین کە بەردەوام هاوکارن، هاوکاری بەرنامەی بەخشینن بۆی کە بتوانین خزمەتی خەڵکی فەقیر و هەژاری وڵاتی خۆمان بکەین. دیارە ئەمە کارێکی جوان و چاکە، ئومێد دەکەین خێرخوازان بەردەوام بن بۆی کە بتوانین زیاتر خزمەتی خەڵکی خۆمان بکەین. بە حەقت ئەگەر ئەبینین ئەو خەڵکە زۆر داما و بێوەزعە لەم کاتەیە کە نەموچە هەیە و کەساباتێک هەیە کە خەڵکە بیکە، جگە لەوەی کە زۆرێک خەڵک بەهۆی شەڕەکانی ڕابردووی هەرێمی کوردستان بە ناوخۆ و دەرەوە خەڵکێکی زۆر بێباوک و بێوەژن کەوتون. ئەمانە هەمووی لە ئەستۆی خەڵکی دەوڵەمەنە. ئێستا دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان بەردەوامە لە هاوکاری و کۆمەکەکانی بەسەر هەژاراندا. بەخشین داوا لە سەرجەم خێرخوازان دەکات بەردەوام بن لە پشتگیریکردن و یارمەتیدانی دەستگاکە تا ئەوانیش بتوانن زیاتر هاوکاری کەسانی هەژار و کەم دەرامەت بکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.